بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەوخۆ هەموو پێنجشەمارێک کاتژمێر 5 ئێوارە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک. بەڕێزان تەوەری بەرنامەی ئەم جارمان تەرخان کردو بە باسی ڕیفراندۆم دەپرسین ئایا ڕیفراندۆم یان ئەنجامدانی ڕیفراندۆم بارودۆخی ئێستامان باشتر دەکات، بارودۆخمان باشتر دەکات یاخود نەخێر خراپتری دەکات. وەکو ئەیبینین لە ئێستادا کوردستان بە قەیرانێکی دارایی وەکو قەیرانی دارایی، قەیرانی ئابووری، قەیرانی سیاسی، قەیرانی کۆمەڵایەتی، هەروەها قەیرانی کەمی کارەبا، قەیرانی کەمی ئاو، قەیرانی کەمی مەسەلەن هەلی کار و قەیرانی کەمی پرۆژە خزمەتگوزارەکان کە لە ئێستادا پەک خراوە. من داتایەکم لەبەردەستایە کە دەڵێت لە 5% بۆ 8 پرۆژە خزمەتگوزارەکان لە ئێستا دایشەکەن. بەهەرحاڵ ئایا ڕیفراندۆم ئەنجامدانی ڕیفراندۆم دەتوانێت ببێتە کلیلی چارەسەری هەموو ئەم قەیرانەی کە ئێستا باسمان کرد، دەتوانێت ببێتە کلیلی چارەسەری ئەو قەیرانەی کە باسمان کرد، یاخود نەخێر لەپاڵ ئەم قەیرانانەدا چەندین قەیرانی دیکە و تازەتر دەخولقێنێت بۆ خەڵکی هەرێمی کوردستان وەکو چۆن لە ڕابردوودا چەند قەیرانێکی دیکەی خوڵقان و ئێستاش دەنگۆی ئەوە هەیە کە لە کاتی ئەنجامدانی ڕیفراندۆمدا لەلایەن وڵاتانی مەسەلەن ئێران و تورکیا ئەوانە سنوورەکانمان لێدا بخرێ، واروها ئەو بەشە خۆراکی لە حکومەتی عێراقیەوەیەت لێمان ببرێت و ئەگەر زۆرە لەم بینەدا گرنگ ڕەئی هاوڵاتیانە، بزانین هاوڵاتیان ڕەیان چییە، بۆ چوونی هاوڵاتیان چییە، پێیان وایە کە ئەنجامدانی ڕیفراندۆم دەتوانێت بارودۆخمان باشتر بکات یاخود نەخێر بارودۆخمان بەرەو خراپ و خراپتر بەرێت. هاوڵاتیان لە وەڵامی ئەم پرسیارەدا ئێمە لە تۆڕی کۆمەڵایەتیەکان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیژی پەیام تیڤی لە وەڵامی ئەم پرسیارەدا هاوڵاتیان دەڵێن وەکو چنار محەممەد دەڵێت بڵێ خراپتری دەکات بۆیە بە ئەرکێکی نیشتیمانی دەزانم دەنگ بدەم بە نەخێر بۆ ئەوەی ئایندەی میلەتەکەم خلەوە خراپتر نەبێت. ئەمە ڕێی هاوڵاتیەکە ئێوەش دەتوانن لە ڕێگەی پەیوەندیەکانتانەوە پەیوەندی بە ئێمەوە بکەن، پێکەوە گفتوگۆ ئێمە بابەتە بکەین، گفتوگۆ ئێمەتەوەرە بکەین، زانین هاوڵاتیان ڕێیان چییە. لێرەدا گرنگترین ڕێی هاوڵاتیانە لێرەستەدا دووبارە دروست بووە بەرەی نەخێر بۆ ڕیفراندۆم و بەرەی بەڵێ هەردوو بەرەکە باشیەکانی و خراپیەکانی ڕیفراندۆم بۆ هاوڵاتیان ڕوون دەکەنەوە و لەم بینەدا هاوڵاتیان گرنگ ڕێی هاوڵاتیانە. دەمانەوێت هاوڵاتیان ڕێی خۆیان بڵێم زان ڕێی ئەوان چیە بێگومان ڕێی هاوڵاتیان کاریگەری لەسەر پرسی ڕیفراندۆم و لەسەر دۆخی هەرێمی کوردستانیش دادەنێت. ڕەوا دەڵێت خراپتری دەکات چاکتری ناکات. دڵنیام هیچ ئومێدێکم بەم ڕیفراندۆمە نییە و ئومێدم بەسەر بەخۆیش نییە، جا بە تایبەتی لەسەر دەستی ئەمانە ببێت. قەنا محەممەد دەڵێت ئەگەر خراپتریش بێت لە ئێستا خراپتر نابێت لەبەر ئەوە بەڵێ بۆ ڕیفراندۆم و سربەخۆیی نیشتیمانەکەم. بێوارسندی دەڵێت بەڵێ کوردستان دوای سەربەخۆیی یەکێک دەبێت لە وڵاتە بەهێزەکانی وەکو ئیمارات و نەرویج. جەلال جەباری دەڵێت بە دڵنیاییەوە خراپتر چونکە ڕیفراندۆم کۆدەنگی لایەنەکانی لەسەر نەبێت هیچ مێدێکی لێ چاوەڕێ ناکرێت. وەکو دەزانین ئێستادا بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بە شێوازێکە کە لایەنە سیاسیەکان زۆر لە یەک دوورن، کۆدەنگێکی سیاسی نییە بۆ ڕیفراندۆم. ئایا ئەمانە کاریگەری لەسەر ڕیفراندۆم دروست دەکات؟ ئایا ئەمانە کاریگەری لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆمەکە دەبێت و کاریگەری لەسەر دروست دەکات؟ پەرلەمان پەک خراوە، ئایا ئەنجامدانی ڕیفراندۆم دواتر کە ئەنجام درا دەبێت هۆی کاراکردنەوەی پەرلەمان یا لە پێشدا دەبێت هۆی کاراکردنەوەی پەرلەمان؟ ئایا ئەنجامدانی ڕیفراندۆم دەبێت هۆیەوەی کە قەیرانی دارایی کۆتایی پێپێنێت، پاشەکەوتی سیستەمی موچە لابەرێت و یاخود قەیرانی زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان دەکات و قەیرانی زیاترمان بۆ دروست دەبێت؟ ئەم پرسیارانە لە ئێوە دەکەین و دەپرسین ئایا لە ئێستادا ئایا ئەنجامدانی ڕیفراندۆم کاریگەری یان دۆخی ئێستامان دەگۆڕێت، دۆخی ئێستامان باش دەکات یان خراپی دەکات؟ ئەمە ئەم پرسیارە پەیوەندی باوەڵاتیانەوەیە، دەتوانێت ئێوەش وەڵام بدەنەوە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەروە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشی کەناڵی ئاسمانی پێیان بە دەردەکەوێت. کاک بەشدارمان لەگەڵا لەو لێرە فەرم کاک بەشدار. سڵاو ڕێز بۆ کەناڵەکەتان. سڵاو ڕێز بۆ جەنابەت کاک بەشدار. من پێم وایە دۆخی ڕیفراندۆم بۆ ئێستای کوردستان باشترین چارەسەرە. بەڵێ ئێمە ناکرێتە هەر ڕەش بین ناشکرێت دڵخۆشش بین. بەڵێ کاک بەشدار. بەڵام بەگشتی ئێمە کوردین، هەمووشمان کوردین، بۆ لە سەخاچی خۆمان وەکو کوردێک وەکو مسلمانێک بۆ دەوڵەتمان نەبێ، بۆ 24 دەوڵەتی ئیسلام هەبێتن و هەمووش عەرەب بێتن و تورک و فارسیش دەوڵەتی بێ، بۆچی کورد نەیبێ؟ بەڵێ
ئێمە پێشمەرگەمان هەیە، خاوەن کلتوری خۆمانی، زمانی خۆمان هەیە، شەرەف و ناموس و هەموو شتی خۆمان هەیە. ئێمە بەدەست عەرەبەوە کوژراوین، بەدەست فارسەوە کوژراوین، بەدەست تورکەوە کوژراوین. ئایا تاڕێکی دەکەین؟ بەس کاک بەشدار پێ وایە دابنیشین کاک بەشدارگیان پێ وایە دۆخی ئابووری و دۆخی سیاسی و دۆخی کۆمەڵایەتی هاوکار بێ بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم و کاریگەریەک دروست بکا کە قەیرانەکان نەهێڵەیان قەیرانی زیاتر دروست دەکات؟ قەیرانەکان کاکە ئیزبە سیاسەکان دروستیان کردیە. بەڵێ پەرلەمان نەبوو شەڕی داعشات کورد کردی. بەڵێ کاکە حکوومەتیش نەبوو ساڵی 91. بەڵێ بەڵێ کاک بەشدار داخەوە کارتم نەما، بەڵام هەر ئەوەندەی دەڵێم ساڵی 91 ڕاپەڕینمان کرد، نە دەوڵەتمان هەبوو، نە بودجە هەبوو، نە نەفت دەڕۆیی، بەڵام کوردستانیش سەربەخۆ بوو، هەرێمیش دروست بوو. باوزانش دەوڵەت دروستکەین بە هەموو شتێک با هیچ شمان نەبێت. بەڵێ سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک بەشدار، سوپاس بۆ تۆ. کاک نزارمان لەگەڵا سلێمانیەوە. فەرموو کاک نزار. ئەم کاتە باش و سوپاسی کەناڵە پیرۆزەکەتان دەکەم. زۆر سوپاس دەکەم کاک نزاریان. بەڕێزم واز لە دەوڵەت و ریفراندۆم بابێنین. بەڵێ هەر باسی بشکۆڵە تریش بکەین، ئینسان بێ پرۆژەیە دامەزرێنێ، هەر پرۆژەیەکی بیسوک ئەبێ خۆ احتیاجی پێشی وەخت دانێ، پێشی وەختی احتیاجی خۆی دانێ، ئایا لە پرۆژە شکست دێنێ سەرەکەوێ، ئەبێ احتیاجی بۆ دو ڕۆژ احتیاجی خۆی دابنێ. ئێستا بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم کە ئەو پرۆژەیە داناوە بەناوەی حزبێکەوە بەناوەی خۆی ئەوێ نازانێ ئەم دەوڵەت بوونا دەوڵەتی کوردی ئایا پاشایەتیە یەکەم جارە کەسەوە لێ نەکۆڵیەوەتەوە، ئایا پاشایەتیە یا کۆماریە؟ زۆر باش. کاک نزار ئێمە هێشتا تا ئێستا بە دەوڵەت نەبووین، ئەوەتانێ موچەخۆرانی بەڕێزم موچەخۆران تا ئێستا موچەی مانگی 2016 وەرگردووە، ئەوە خەڵکی ئەمریکای کردووە لەو گەرمیانە. زۆر باشە کاک نزار، پێ دوایە ئەنجامدانی ڕیفراندۆم کاریگەری لەسەر موچە و پرۆژە خزمەت گوزارەکان بێ بە شێوازێک یان باشی بکات یان خراپی بکات. ڕای جەناب بچێت لەسەر خزمەتی جەناب بکە، من دژی ڕیفراندۆم نیم، دژی دەوڵەت بوون نیم. بەڵێ هیچ کەسێ لە کورد ئەوەی خۆی بە کورد بزانێت نەتەوەی کوردی خۆش بێ، دژی نەتەوەی کورد نییە، کەس دژی نەتەوەی خۆی نییە. بەڵام ئەو هیچ ئامادەکاریەکی نەکردەوە پێشی وەخت بۆ دوا ڕۆژ ئەگەر لێمان قەوما چواردەورمان دژمنە ئێمە بڵێ بەڕێز دەکەم، بەهێنی هەفتارمانەکەوێتە سەر، بەهێنی لە ڕۆی ئابووری و مادی و لە ڕۆی سوتەمەنیوە، لە ڕۆی خۆراکەوە هیچ ئامادەکاریە نەکراوە. آخر ئەم دەوڵەت بوونە لەسەر ئەساسی چی دامەزرێ؟ تۆ ئێستا خالیوە بکەی نابێ ئەساسی بۆ دانەی بتەمەڵی دابنەی. ئەی دەوڵەت ئەبێ لەسەر عەرزێکی لەم دروستکەری، لەسەر عەرزێکی لەم دەوڵەت دروست دەبێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت کاک نزار، سپاس بۆ ڕاو و بۆچوونەکانت. باوکی ئەنەسمان لەگەڵا لە بازیانەوە. فەرموو باوکی ئەنەس. پێم وا بێت پەیوەندیەکەی باوکی ئەنەس کۆتایی پێهات. هیوا عەبدوڵڕەحمان دەڵێت هەرچەندە من دڵیام کە ناوی لایەنێک هێناوە تەزویر دەکات بۆ نەخێر، بەڵام ئەگەر لایەنێک ڕیفراندۆم ئەنجام بدات ئەوە بەرەو خراپتر دەچین. بیلال عەلی دەڵێت حاڵمان لەم وەزعی ئێستا باشتر نابێت، بۆیە تاکە کەس زەرەرمەند دەبێت لەم کوردستانە تەنها خەڵکە هەژارەکەیە. ڕەنجە حەمە ئەمین دەڵێت وەڵام ماڵمان وێران دەکات، ئەوەی هەشمانە ئەویش دەڕوات ڕەنج بە خەسار دەمێنینەوە. ئەمە ڕێی هاوڵاتیانە لەسەر پرسی ڕیفراندۆم کە لە وەڵامی پرسیاری ئێمەدا کە ئایا ئەنجامدانی ڕیفراندۆم بارودۆخمان باشتر دەکات یاخود نەخێر بارودۆخمان خراپتر دەکات و بەرەو خراپتر دەمانبات. بەڵێن لوقمان دەڵێت ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار وا هەز دەکەم زۆر خراپتر دەبین، دەبێت خۆزگە بە پێش ڕیفراندۆم بخوازین. بڕوا بازیانی دەڵێت وەڵا خۆجارێ هەر باسی لێوە کراوە کاربای ڕیسی نەما جاوەرە بکرێت، ئەوە قیامەت هەڵدەسێت. خەسرە و حەمە ئەمین دەڵێت بەڵێ باشی دەکات، ئەگەر باشی نەکات بۆچی هەرچی دوژمن هەیە ڕۆحیان چووە کە باسی دەکەن. باوکی ماکوانمان لەگەڵە لە سلێمانیەوە. باوکی ماکوان ئەم کاتت باش پێ دوایە ئەنجامدانی ڕیفراندۆم دۆخمان باشتر دەکات یا بەرەو خراپتری دەبات؟ هەموو کاتێک باش برای بەڕێزم بەڕای من ئەو ڕیفراندۆمە باری خەڵکی باشتر ناکات. بەڵێ ئەبێت بەلای کەمەوە پێ ساڵ هینی ئێمە هیندانین ئاردوقەدانین بۆ ئەم میلەتە. بەڵێ باوکی ماکوان
لەبەرەوەی سبەی حسارمان پێێتە سەر بەرگەی هەموو شتێ بگریت ئەگەر ئێمە لە خۆمانە بڵێن ڕفراندۆم ئەو ئەتوانێت بەرمی لە نەوت بۆ میلەتەدا بین کاتا ڕێکخستنەوە بکات. بەڵێ باوکی ماکوان بەڵێ دەستەکان و خۆش بێ و باوکی ماکوان پێ دوایە ئێستا باس لە ڕیفراندۆم دەکرێت پێ دوایە ڕیفراندۆم ئەتوانێت دۆخی ئێستامان باشتر بکات قەیرانی داراییمان لێ مەسەرەن لاوازتر بکات یان باشتر بکات یان بتوانێت ڕۆژە خزمە گوزارەکان وەگەڕ بخاتەوە یان دەتوانێت قەیرانی دیکەمان بۆ دروست بکات قەیرانی تازەتر ئاشنا بکات بە خەڵکی هەرێمی کوردستان. وەڵڵاهی برای بەڕێزم ئەڵێ تاریکی مامسە لە ئێوارە دیارە پێگەی تاریکی مامسە لە ئێوارە دیارە یعنی ئەگەر مسووری خۆت بخۆی لەبەرەوە ئەم ڕیفراندۆمە لەو باوەڕانیم یعنی بە باشە بۆ ئێمە بشکێتەوە. ئێمە کوردین ڕیفراندۆمان پێ خۆشە من خۆمیێکێکان هەموو کوردێک حەزەکە کورد بە دەوڵەت بێ کورد سەربەخۆ بێ کورد ئازاد بێ کورد هەموو شتێک بێت. ئایا ئەم ڕیفراندۆمە باری کورد باشەکە ئەوە علم الله خوانوێ کەس نازانێت. بەڵێ بەڵێ باوکی ماکوان جەنابەت پێ دوایە چی بکرێ بۆی کە بتوانێت کاریگەریکی وای هەبێت لەسەر ژیانی هاوڵاتیان کە قەیرانی دارایی نێڕێت هاوڵاتیان بەرەو خۆشگوزەرانی ببات. باوکی ماکوان بەڵێ بەڵێ باوکی ماکوان پێوە بێت پەیوەندیەکەی باوکی ماکوان کۆتایی هات. سوپاس بۆ پەیوەندیەکەت باوکی ماکوان. ئاگری کوردی دەڵێت لە ئێستادا خراپتر نابێت بۆیە دەنگ بە بەڵێ دەدەم بە پشتیوانی خوای گەورە. کێمان لەگەڵا کێمان لەگەڵا پێم وابێت پەیوەندیەک هەیە بە ناوی هونەرمەندانی هەڵەبجەی شەیدەوە. فەرموو. بەڵێ هونەرمەندای هەڵەبجەی شەیدەوە ئێمە بە وەکو مامۆستان ئێمە دەنگ دەڵێن بە نەخێر لەبەر ئەوەی ئەمانە لە نەوەتەوە 27 ساڵە سەر بەخۆن. بیزاری کوردی 27 ساڵە سەر بەخۆیە. ئایا ئەم 27 ساڵە چیان بۆ میلەتە کردووە؟ باشە زۆر باشە. بەڕاست پێ دوایە هیچ ئەمۆی دە نەکردووە. و ئەگەر بێت و ئێعلانی ئەو بکرێت یا شەرکی گەورە ڕۆ دەکاتە ناوچەکە و بە زەرەی ئیداری کوردی دەشکێتەوە. زۆر باشە. ئەنجامدانی ڕیفراندۆم پێ دوایە کە قەیرانی زیاتر ئاشناکات بە خەڵکی هەرێمی کوردستان یاخود قەیرانەکان چارەسەر دەکات و دەبێتە کلیلی چارەسەری هەموو قەیرانەی کە لە ئێستادا هەن. قوربانگیان گەورەی شەر لە ناوچەکان ڕوودەدا من لەو باوەڕاین گەورەترین شەر ناوچەکان ڕوودەدا ئەم شەڕێ دەبێتە هۆی ئەم ئیداری کوردیش ئەمەی کە ئێستا هەیە بەدەساتوە ئەم ئیداری کوردیش دەڕوخێت یعنی لەبەرەوە نەکرێت زۆر دەساترە. بەڵێ بەڵێ باشە دێ بەڕێستان پێشنیارتان چیە بۆی کە ڕیفراندۆمێک بکرێ کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان بێت بۆ شەوەی کە بارودۆخیان باشتر بکات؟ وەڵڵی من لەو کاتابدە باوەڕام بە هیچ شێوەیە کە دەرام ڕێرمانەوە بە هیچ شێ ڕفرادۆ نەکرێت ئەمانەوە کە خوار مەشغوڵەکان بە ڕفرادۆن بچن نەوتەکەی کوردستان تەسلیمی کۆمپانیای سۆمای عێراقن لە چوارچێ عێراقا کێشەکان حلکەن و بورچەکەەوە خەڵبێنن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت زۆر سپاس. بەڵێ زۆر سپاسی بەڕێستان دەکەین زۆر سپاس کاک ئەحمەدمان لەگەڵە لە گەرمیانەوە. فەرموو کاک ئەحمەد. ئێوارەتان باش بەڕێز. باشتر بۆ بەڕێزت کاک ئەحمەد. سپاس بۆ بەرنامەکەتان و سپاس بۆ تەوەلەکەتان. زۆر سپاس. وڵی بەڕای من ریفراندۆم تەنها شەرعێدارە بە فیرعەونەکەی سەری ڕەش هەر ئەوە ناڵێم. کاک ئەحمەد پێ دوایە ڕیفراندۆم لە ئێستادا کاریگەری لەسەر ژیانمان دروست بکات بەو شێوەی کە قەیرانی داراییمان لەسەر نێڵە قەیرانی کەمیرا و کەمی کارەبا یان قەیرانی دیکە زیاد دەکات. پێم وەکو پێم وتی تەنها شەرعێدارە بە فیرعەونەکەی سەری ڕەش. زۆر باشە کاک ئەحمەد. کاک ئەحمەد با ئێمە باس لە ریفراندۆم بکەین کاک ئەحمەد. کاگوشیارمان لەگەڵە لە هەولێرەوە. فەرموو کاگوشیار. باشی بەڕێت زۆر سپاس دەکەم کاگوشیار. وەڵی بەڕێت هەتا ئەو گەندەڵانە لەسەر حکم بن بەڵێ ئەو بنەماڵانە لەسەر حکم بە حەیات خۆی سودتا خۆت نابێت. بەڵێ زانی بزانە لەکانەوە ئەوانە هەر بۆتێ لە هامەت بۆ کرد بۆتنە میکرۆب بەسانە دەخۆ. زۆر باشە کاگوشیار ئێمە تەورەکەمان لەسەر ریفراندۆمە. کاگوشیار ئەگەر بکرێ وەڵامی من بیتەوە پێ دوایە لە ئێستادا ریفراندۆم ئەگەر بکرێت پێما بێت پەیوەندێکی کاگوشیار کۆتایی بێت. کاگوشیار
کاک وشێر پێ دوایە لە ئێستادا ڕیفراندۆم بارودۆخی ئێستامان چارەسەر بکات باخودۆخی یاریمی کوردستان چارەسەر بکات و کاریگەری لەسەر قێرانەکان هەبێت وڵای بەڕێز ڕیفراندۆم بکرێت هەتا ئەو گەندەڵانە لەسەر حکوم بن هەتا ئەو بنەماڵانە لەسەر حکومە ژیانی کوردستان قەت خۆت نادن ئێستادا 74 بەڵەمە پاریان دیژی بگیانە ئەمریکا بەتامت نەتوانیان نیە هەموو سەریفاتیان نیە هەموو جێگەدانێت چۆن دەرجێنەوە لە تیارێ دیژی خۆیان هەیە یاری هەموو ئەوانە گەندەڵ ئەوانە دزر تاوەڕێ بەڵێ سپاس بۆ کاک وشێر لە هەولێر و لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت ئەگەر هاوکارم کاروانمان لەگەڵە لەولێرە فەرموو کاک کاروان پێم وایە پەیوەندێکی کاک کاروان قەتع بوو بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە بەڵام بەڕێزان ئەمە بە شێوازەی گشتی ڕێی هاوڵاتیانە و بۆچوونەکانی هاوڵاتیانە ئێوەش دەتوانن لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی پێش دەستپێکی بەرنامەکە تەوری بەرنامە لێوێ دیاری دەکرێت ئێوەش دەتوانن بە سەرنج و بۆچوونی تێبینیەکانتان بەرنامەکەی من دەوڵەمەندتر بکەن ئەگەر من نەمتوانی کۆمنتەکانی ئێوە بخوێنمەوە ئەوە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پێم و ئێستا دیارە بە دەردەکەوێت هەروە دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیان پێ بکەن ئێمە ئێوە گفتوگوی ئەم تەوەرە بکەین کێمە لەگەڵا کاک نەوزادمان لەگەڵ لە ئاڵەبجەوە فەرموو کاک نەوزاد بەڕێزم وەڵی نازانم لەبارەی ئەم ڕێفراندۆمەوە ئیتر نازانم باسی چی بکەین ئێوە سەفای ئاقاسوان ناوێت ساڵە دو ئەکەوێت شتێکی زۆری ئەخەنە سەر ئیتر بەربەچی خۆشێن بۆ حکومەتە دەی بوردێن بەڵێ براکەم بەڵێ کاک نەوزاد بەڕێگیان کاک نەوزاد پێ دوایە ئەنجامدانی ڕفراندۆم بارودۆخی ئێستامان چارەسەر دەکات یان خراپتری دەکات باشتری دەکات یان خراپتری دەکات ئەڵێم بەهیچ باشی ناکات چونکە ئێمە خۆمان ناتوانین سەکردەکانمە ناتوانین لێتەوێت بژێنێت ئێتر میلەت بڵی بە ڕفراندۆم لە پێ خۆش بێت کاکە سەرەکەی معاشەکەی خەڵک فەسێت بە ڕشتۆر ڕاهەکات لەبەرەوەی معاشەکەی بەنەرسەی بێژێتی بێوەشەکەی هەیەتی ئەمرێ و ئەمە وەکارەکەی چییە وەکارەکە ئەوەی نەعەدالەتی هەیە لە وڵاتە بە شێوازێکی باش ئەم خەڵکە نابن بەڕێوە بەڵێ ئێتر من وەکو خۆم هەڵێن وەڵی نەخێر زۆر باشترم بەڵێ 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 سپاس نازانم زیاتر چی بڵێن دام حالات لەوەیە نەخێر بیکەن باشتر تا بڵێ بەڵێ سپاس بۆ کاک نەوزاد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک دڵخوازمان لەگەڵا لە دووەکەوە فەرموو کاک دڵخواز سڵاو ڕێز بۆ جەنابێت دەست خۆشی لێتە دەکەم بۆ ئەم بەرنامە جوانە لە برای خۆی عزیزم هەیە طبعاً من ناوم دڵخواز خۆشیدا کادری پارتی دیموکراتی کوردستانم زۆر پێ خۆشحاڵم کە بەشدار بووم لە پرۆگرامات بەس یعنی ئەو ئەرکە لە پیشانی ئێمە هەمووان من خۆم ڕۆژنامە نووسمشی وەکو ڕاگەیاندن ئەگەر ڕۆڵێ خۆ ببینن بۆ ئەوەی ڕێگانەدەن بە هیچ کەسێک نەدەن من لە بە هیچ کەسێک بە هیچ سەرکردای بە هیچ حەزێکنا لە ڕێی خۆ بڵێم ڕێی من ئەوەیە ئێستا بۆ نمونە ئەگەر هەموو حەزبەکان دەستی لە ناو یەک هەرگیرن دەستی خۆ بکەن لە ناو دەستی یەکدیزە بۆ ئەوەی بارودۆخی خەڵک باشتر بێت چونکە ڕێفراندۆم بۆ سەرباخۆبوون کوردستانە هەڵبژاردن بۆ پێگینانی حکومەتە باشترکردنی گوزارانی خەڵک هەر حەزبێک بێت لیستێک پێشکەش بکات بۆ ئەوەی کە پەرلەمای خۆ پێشکەش بکاتن کە دەچیتە حکومەت خزمەتی خەڵک بکەن ئێستا کۆمەڵی ئیسلامی یەکێک لەو حەزبانە بەشدارە لە حکومەتدا ئەو وەزیرێکی کەسێکی زۆر ڕێکوپێکی کەسێکی زۆر شایستە کەسێکی زۆر خزمەتی کردەوە وەزیری عەبدولستار مەجیدە هەموو کەشانەزی چونکە کادرێکی کۆمەڵە بەس لە حکومەتدا بەشدارە ئەوە لەلای ئێمە هەموو کەسێک پێویستە ئەو ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستانە من وەکو کەسێکم کرێنشینمش طبعاً احتیمالەوە چەندین ماگە کرێ خۆشم نەدابوت بەس لەبەر ئەوە چونکە ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستانە جارێکی دیکە پێویست نەکاتن محتاجی عەبادی بین محتاجی مالکی بین محتاجی ئێستا ڕۆڵی سەرەکی وەکو ئەگەر ڕاگەیاندن ڕۆڵی خۆ ببینێتن بارودۆخی خەڵک باشتر دەبێت ئەگەر حکومەت وەکو حەزبەکان دەستی لە ناو دەستێکن داوات کار دەکەن هەموو حەزبەکان ئەگەر دەستی خۆ بکەن لە ناو دەستێکتر بەخوا بازەوازە بۆ زۆر باش دەبێتن و بێ کوردستان و تەمەنا دەکەمش من زۆر ئومێدێکی گەورە هەیە چی دیکە ڕێفراندۆمە بۆ سەربەخۆیە و بۆ زۆر باش پێ دوایە ئەم دەست لە ناو دەستە هەبێت و ئەگەر نەبێت ئێستا لە ئێستادا نییە ئەنجامدانی ڕێفراندۆم بارودۆخی ئێستامان باشتر دەکات یا خودت خراپتری دەکات و قەیرانی نوێمان بۆ دروست دەکات
بله من خۆم بۆ چۆنی خۆم دەبینم ئەو ڕێفراندۆمە وەسێمە زۆر باشتر دەکەن چونکە چی دیکە پێویست ناکەن لە بودجە لە عێراق بدەت یان نەدات یعنی ئەوە پێویست ناکات پێویست بە عێراق ناکات پێویست هەکێتە بەخوا بدەن بە ڕێفراندۆم والله حکومەتی عێراق بودجە نانێرێت بینەوەش بەخوا هەر ئەو حکومەتە پارە نانێرێت یا باش دەستی خۆ بکەنە ناو دەستی هەموو حزبەکان ئەگەر یەک بگرن زۆر سپاس کاک سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت زۆر سپاس دەکەین کاک یونسمان لەگەڵا کەرکووە فەرموو کاک یونس کاک یونس کاک یونس ئەم کاتت باش کاکاروانمان لەگەڵ سلێمانەوە فەرموو کاکاروان ئەم کاتە باشتر بۆ بەڕێزت کاکاروان دەستخۆشە بەرنامەی یەکەم زۆر سپاس دەکەم کاکاروان بەنسبەت ڕێفراندۆمەوە ئینشاڵڵا سەربەخۆی ڕاگەێنین کاکاروان باز لە سەربەخۆی ناکەین باز لە ڕیفراندۆمەکەین دەڵێن ئەگەر ئێمە وەکو کورد ڕیفراندۆم ئەنجام بدەین پێوە پەیوەندێکی خەتە بوو کاک شاخەوانمان لەگەڵ ئەستێمانەوە فەرموو کاک شاخەوان باشتر بۆ بەڕێزت کاک شاخەوان زۆر سپاس ئایا ئەنجامی ڕیفراندۆم بارودۆخی باشتر ئەوەیان نا بەڵێ من ئەڵێم ئەوانەی لە نوتکەیان بۆ ئەوان زۆر باشە بێ ئەوەی کە ئێستا لە نەهامەتیە ئەوەنەی کە ئەچێ بە قوڕە بەڵام ئەوەی کە جێگای داخە هەموو ئەحزابەکانی کە کە دوای شمشاڵەکەی ئەو لاکەوتون ئەوە هەموو خەلەلەکە لەوانایە ئەبێ ئەوان بەڕاستی یەکگرتوون وە جەماوەری ئەو چوار حیزبەی کە بە هیچ شێوەیەک لە هەر چوارەکان قبول مەکەن بە تەلەڤیزیۆنەکەی جەنابتو بە ئێوە شوانێ بۆیە لێرەیە ئەبێ چیەکێتی گۆڕان کۆمەڵ یەکگرتوون ئەبێ ئەندام و لاهنگرانی ئەوانە بەڕاستی ئەم جار شوانانە سزابن چونکە ئەوانن دوای دەوڵەکەی پارتی دیموکراتی کوردستان کەوتون زۆر باشە کاک شاخەوان ئێمە باس لە ڕیفراندۆم دەکەین دەڵێن ڕیفراندۆم دەتوانێت بارودۆخی ئێستامان باشتر بکات یاخود نەخێ خراپتری دەکات و ڕوبەرۆی قەیرانی سەرمان دەکاتەوە نەخێ قوربانگیان ئاخر ئێمەش قسەکەمان لەسەر ئەوەیە لەبەرەوەی ئێمە هەموو وڵاتە جلێزەکان و هەتا بەرودراوسێ و ناوخۆی خۆشمان ئەوە لە هەمووی خراپتر بۆیە بە هیچ شێوەیە ئەوەی کە باسەکرێ و هەموو چاودێرە سیاسەکان و کەسایەتی وڵاتە جلێزەکان کە باسەکەن نەکرد بە هیچ شێوەیە لە مەساڵا نییە بەڵام ئەم ڕیفراندۆمە ئایا هەموو ئەحزابەکانی کوردستانە یان تەنها یەک لایەنی سیاسی بۆ مەرام و بۆ ئەوەی لە کورسی سەرۆکایەتیان بێنێتەوە بۆیە من پەنجەی تۆمەت بۆ چوارلایەنەکەی کە ڕاکێش سوپاسانەکە بەڵێ زۆر سپاس بۆ کاک شاخەوان سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت کێمان لەگەڵا کاک عەبدوڵڵامان لەگەڵا سێ سات خۆ فەرموو کاک عەبدوڵڵا فەرموو کاک عەبدوڵڵا گیان بەڵێ ئەم کاتان باشتر بۆ بەڕێزت کاک عەبدوڵڵا برا بەڕێزەکتان ڕیفراندۆمەوە خێما بێ بزانین ڕیفراندۆم لە پێناوی شیعەکەی هەموو شتێک غایەکی خۆی هەیە بەڵێ تەنانە نوێشکردنی ژەکەی نوێشکردنیتان غایەکەی بەهەز نەبێ یان ڕازیبوونی خۆی گەورە نەبێ نایکات زانی غایەکە خود لە خودی نوێژەکەیانە بەڵام ڕیفراندۆم لە پێناوی دەوڵەت بوونە ئایا دەوڵەت بوون غایەیە نەخێر زۆر باشە دەوڵەت بوونەکە لە پێناوی بەرژەوەن لە پێناوی خۆزگەزانی خەڵک و لە پێناوی بەدیێنانی مافی مرۆڤ و بەدیێنانی ئەو هەموو خۆشگوزەرانێکە خەڵگەیەوێت ئەوە نەبێ خەڵک بەڕاستی لە ئێستەوە نابێ هەناوێکی بەڵکو بێت بەڵێ کاک عەبدوڵڵا پێت وایە ئەنجامدانی ڕیفراندۆم کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان بێت بەشێک لە قەیرانەکان چارەسەر بکات یاخود نەخێر قەیرانی دیکە ئاشنا کات بە دانیشتوانی هەرێمی کوردستان و بە خەڵکی هەرێمی کوردستان برا بەڕێزەکەم ڕیفراندۆم لە پێناوی دەوڵەتات یعنی ما ڕیفراندۆم ئایا ئێمە ئەگەر ڕیفراندۆم دوومان هەڵە لە بەغا ئێستا دوونی لە بەغا ئەی بۆ کێشەکان حەل ناکەن ئایا بۆچی بژێ لە کەڵک چاک ناکەن بۆچی ئەو هەموو خزمەتگوزاری خەڵک بەشێن لە ئەمانەوە یەک ئەمپێرکارەبەت دەچێتە 15,000 هەڵمانی داهاتوو 20 ئەوات ئایا بە ئەنجامدانی ڕیفراندۆم چوار هاوکارەمان بۆ زیادێ ئایا بە ئەنجامدانی ڕیفراندۆم حیزبەکان واز لەگەن دەڕیەنە نەشتە بە پێچوانە بە بڕوای من ڕێفراندۆم هەنادەکە بۆ گەورەبوون و فراوانبوونی ئەم دەسەڵاتەوە بۆ بەهێزبوون و ڕیزگەرستانی ئەم دەسەڵاتە لەوانەیە چەندەها مۆغابی و ڤیدل کاسترۆ و
ئەوەی سەرۆکی جنوبی ئەفریقا ئەوانە ماڵ بێنێت بەشۆکە هەتا چەندەها ساڵێک ئەمانە بەسەر قورگی ئەو میلەتەوە بن و ئێستا گەڕشتێکان ئەو کاتە هەبێ بەسەر هەزارێکی ئەبینی سەکردەکانمان پێشتا خۆیان ئەگەن لە تەمەنێکی چەند ساڵە کوڕەکانیان هێن لە پێشەوە ئەگەنا واسەی کە واسدێنی ئەگەر مردنەوە ئەنجەگەیان بگرێتەوە کەواتە من بەسەڕاحەت بڕوام بە بژی لە هەرمیە نەک بڵێ بەمانێک کە لێسەر سەدەسەڵاتان بە بڕوای من ئەگەر ئێمە کێ دژی دەوڵە بوون بێت نەخێر بە پێشەوانەوە کاتێکی کوردێ لە هەموو کوردستان دژی دەوڵە بوون بێت بەڵام ئەیا دەوڵە بوونە بێ ناوی چیەوە لەسەر دەستی چییە ئەمانە بە بڕوای من ئەگەر یەک تاکیان لەسەر دەسەڵاتە بمێنێت دەوڵە بوون لە بەرژەوەندی چاکیان کوردێن نیوە خیانەتە بە جیلی دوای ئێمە و دوای ئێمەش لەبەر ئەوەی ئێمە بەدەستی خۆمان بێدکاسوەیەکی ترێنی لەسەر سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ تۆ کاک عەبدوڵڵاگیان زۆر سپاس دەکەین کاک ئیسماعیلمان لەگەڵا سلێمانیەوە فەرموو کاک ئیسماعیلگیان بەڕێستان ڕاتان چییە لەسەرەوەی کە ئایا ڕیفراندۆم ئەنجام بدرێت ئەیان ئایا ئەنجامدوانی ڕیفراندۆم کاریگەری لەسەر بارودۆخی ئێستامان دەبێت بارودۆخی ئێستامان باشتر دەکات یاخود خراپتری دەکات بەڵێم کارتان باش کاکەم حەمۆژیان سەلامت ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم کاک ئیسماعیل وەڵا بەڕای من مەسەلەی ڕیفراندۆم بەڕاستی نەکرێ باشترە لەبەرەوەی ئێستا وەزی کوردستان زۆر خراپە و وەزی کوردستان بێکار و کەسابەتە و ژیانی لە مەترسیایە و ئێمە وابێ ژیانی خەڵک ڕاسترە بێت باشتر نابێت کاکە مەحمەد بەڕاست بەڵێ لەبەرەوە نەکرێ باشترەوە داوا ئەکەم لە حیزبەکانی معارەزەی کۆنیش لە گۆڕانە و کۆمەڵ و یەکگرتووە کاتژگەری شتێکی وا نەکەن ئەوە زۆرێکە لە خڵەفاوی تۆ نان نەبێ بۆ خەڵکەکە دابینی بکەیت کاسکن نەبێت مەحاز نەبێت موچە نەبێت باز لەسەر بەخۆی بکەیت بەڕاستن زۆرێکە لە خڵەفاویەوە زۆر باش کاک ئیسماعیل ئەنجامدانی ڕیفراندۆم دەتوانێت ببێتە کلیلی چارەسەری قەیرانەکان یاخود دەخێر قەیرانی نوێتر ئاشنا دەکات بە تاکی کورد بەخوا کاکە محەمەوە مای پێکەنینە بەڕاستی من بەڕای من نەوەڵا نابێتەوەی چارەسەری کێشێک هەڵبوو بگرێ وەزعی خەڵک تەواو خراپە بێ دوای 27 ساڵ دەسەڵاتدارانی هەرێم 6 ساعات کارەبا بۆ خەڵک دابینەکەن و ئەوە وەزعی خەڵکەکەیە وەزعی مەعاشە وەزعی ژیانی خەڵکە وەڵای هیچ مەسەلەکە ناگۆڕێ خراپترە بێ باشتر نابێت ئەم جارە سنوورەکانیشمان بەسەرادا بخرێت ئەوەی ما وێرانە بین خۆ دەسەڵاتداران بەڕاستی کاکە محەمەد کێرن میفانیان بڕە یعنی هیچ مەسەلەی ئەوان ناگۆڕێ بەس ئێمە زەر دەکەن حەقا بەڕاستی هەمومان بە نەخێر پشتیوانی لەو دەنگی نەخێر لە ئێستادا بکەین بۆ ئەوەی کە ئەم ڕیفراندۆمە دوا بکرێتە جورئەت بۆ دەسەڵات دەگەڕێتەوە دەسەڵات و قانون بۆ یاسا بۆ وڵات داگەڕێتەوە. بەڵێ کاک ئیسماعیل سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ تۆ کاک ئیسماعیلگیان نمەخانمان لەگەڵ سلێمانیەوە فەرموون مەخان. مەخان ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت سپێی بۆ لە دەنگی جەنابەت بێت. عەلەیکوم سەلام و ڕەحمەتوڵڵاه. بەنسبەت پرسیارەکەی تۆوە ئایا ڕیفراندۆم یعنی باشترمانەکە خراپتر وەڵڵاهی زۆر 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 خراپترمانەکە. بەڵێ نمەخان ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەس بکەی بەوە باشی گوێم لە سەوتی جەنابەت بێت. بەسەر چاو ئەوە تا ئێستا ئێمە نەکارەبامان هەیە نە ئەومان هەیە هەر هیچ هیچ نەمەعاشمان هەیە لەکوێ باشتر ئەبێ نەپارەمان هەیە ئەوە تا من خۆم خێزانی پێشمەرگەیەکم نەمەعاشەکە لە کاتی خۆیان دێ کرێکی ناتوانم کرێکەم بدەم نەپاری کارەبا نەپاری ئاو من پاری لەویدەم بۆ هاتوۆتەوە 45,000 بۆ هاتوۆتەوە 2 ئەمپێر بێ لە پاری کارەبا بێ لە پاری ئاو لەکوێ باشتر ئەبێ ئەو تا 3 ساڵە بۆ خۆی نەوتەکە ئەفرۆشێت ناتوانێت پاری ئەم میلەتە دابەش بکە ناتوانێت پاری ئەم میلەتە بدا لەکوێت ئەدی دوای ڕیفراندۆم چییە بێت چ لە حسابەکە ئەگۆڕێ هەر هەمان شت نییە. بەڵێ نمەخان پێ دوایە ئەنجامدانی ڕیفراندۆم بتوانێت چارەسەری هەموو قەیرانانە بکات کە ئێستا جەنابەت باست کرد؟ نەوەڵڵا خراپتری ئەکا باشتر نابێت زۆر زۆر خراپتر ئەبێت دڵنیام لەوەی کە قەیرانی زۆر زۆر زیاتر بەم خەڵکە ئاشناکە زۆر زۆر زیاتریش. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت مەخان سپاس بۆ تۆ سڵامان بۆ هەموو پێشمەرگەیەکی قارەمان کە ئەرکی پاراستنی وڵاتیان گردوتە ئەستۆی خۆیان کێمان لەگەڵا کاک ئارامان لەگەڵ سلێمانیەوە فەرم کاک ئارام. دەستخۆشی بەرنامەکە لێکەم. سپاس دەکەم کاک ئارام گیان. پێم وایە
ئەم دەربارەی ڕفراندۆمە ژیان لەمێ سەخت قورستر نابێتکە بۆی عێراق شتی زۆر ناخۆشمان لێ بەسەراتەوە بۆی کە لە دوای نەویەکەوە بۆی شەڕی کوێتەوە حەپارەکرا سەر کوردستان بۆی عێراقەوە بەبێ تاوانی کوردیکا بەبێ ئەو میلیۆی هەبێت کوی داگیرکە ئەمانەی کە یەک بە دوایەکیش بەسەرمانایەت هەر بۆی عێراقەوە هەر عێراقە بودجەی بڕیوە بۆی ئەگەر ڕفراندۆمەکە بکەین سەربەخۆیەک ڕابگەین باشترە و ئەگەر دەسەڵاتیش لایەنێکی هەبێت دواتر توانین ڕاست بکەینەوە. زۆر باش کاگەڕام یعنی جەنابەت پێ دوایە کە ئەنجامدانی ڕفراندۆم دەتوانێت بارودۆخەکەمان بەرەو باشتر ببات بارودۆخمان بگۆڕێت بەرەو باشتر. بەڵێ بۆ ڕادێ بەرەو باشتر کە دواتر خواریش لە دەسەڵات بمێنێت میلەت خۆی توانێت بە ڕاست بکات و شەو سیادی خۆت دەبێت و گونجاوتر و ئاسانتر بەڵام ئێستا زۆر قورسترە چکە ئەو کەسانێک یانە چاکسازیکەن ئەگەر ئێستاش یان نەکرێت دواتریش پێیان ناکرێت بەڵام ئەگەر بڕیار بێت هەر بەبەستیان چاکسازی بێت دوای دەوڵەتیش دەتوان چاکسازی بکەن بڕیار بدەستی کەس بگەڕێتەوە بۆ کەسانی کە مەیلی نەخێریشان هەیە لە ڕفراندۆم بەتایبەتی ئەو بزاتی کە ڕاگەێنراوە لەوە ئەچێ ڕۆژگارێک نیوەی کورد بە دوو مانگارێک بەڵێ کاگەڕام سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ جەنابەت کاکەروانمان لەگەڵا لە سلێمانیەوە فەرموو کاکەروان باشتر بۆ بەڕێزت کاکەروان بەدەسبەت بە ڕفراندۆم من دەڵێم چارەسەری یەکات دوا هەڵبژانەی ڕفراندۆم ژیانی خەڵک زۆر زۆر خۆشە بە لە ئێستا کاگێ بەڵێ کاکەروان بڕوا بکە ژیانی خەڵک ئێستامان هەتا لەژێر دەستەی دابین ژیانمان حەز لەوەی خراپتر دەبێ ئێمە هەتا کەی چاوەڕێی مالیشی و داری دەستەکەی مالی ئێمە نەوتمان بەڕێ نەکرد بوو کاکە گیان کە مالیشی بودجەی کوردستانی بڕی بەس یەک پرسیان لە جەناب دەکەم ئایا ئەوەی کە دەنگ بە ڕفراندۆم نادا کاکەروان ڕجان ئەمە تێبینیە بۆ جەنابەت و بۆ سەرجەم بینێرانیش ئێمە باس لەوە ناکەین کە دەنگ بدرێ بە بەڵێ یا بەنەخێر ئێمە باس لە دۆخەکە دەکەین ئەنجامدانی ڕفراندۆمەکە ئیتر بە بەڵێ بێت یا بەنەخێر ئەوە کێشەی ئێمە نییە بەڕێی من ئەوەی دەم نەدا بەڕێکراوم جاشی کوڕی سپاس بۆ کاکەروان سپاس کاکەروان سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان ئێمە ڕێی هاوڵاتیانن هەندێک هاوڵاتی پێی وایە کە تێبینیە کە زۆر جار باس دەوە دەکرێت باسی دەنگی بەڵەیان بە نەخێر دەکرێت ئێمە باس دەوە ناکەین کە دەنگ بدرێت بە نەخێر یا بە بەڵێ بۆ ڕفراندۆمەکە ئەمە شتێکی جیاوازترە ئەمە تەوەرێکی با بڵێن جیاوازترە لەمە ئێمە باس لە ئەنجامدانی ڕفراندۆمەکە دەکەین ئیتر بە بەڵێ بێت یان بە نەخێر بێت باشکامێکیان بێت ئێمە باس لە ئەنجامدانی ڕفراندۆمەکە دەکەین ئێمە نامانەوێت بزانین کە هاوڵاتیان دەنگ دەدەن بەڵێ یان دەنگ دەدەن بە نەخێر ئێمە نامانەوێت ئەم بەرنامەی هیچ کاریگەرێکی لەسەرەوە بێتی و ناشمانەوێت بزانین کە هاوڵاتیان دەنگ بە بەڵێ دەدەن یان دەنگ بە نەخێر دەدەن. باوکی محەممەدمان لەگەڵا لاو لێرەوە فەرموو باوکی محەممەد. زۆر سپاس دەکەم باوکی محەممەد. پیرۆزبایی بەرنامەکە دێکەم. زۆر سپاس دەکەم باوکی محەممەد. باوەتە بی ئێمە هیچی دڵمان بۆ ڕفراندۆمی خۆش نییە. بەڵێ پێ دوایە بارودۆخی ئێستامان چارەسەر دەکات دەبێتە چارەسەری قەیرانەکان یاخود قەیرانی زیاتر دەخڵکێنێت. والله ماڵوێرانترمان دەکا والله وسعەکەمان لەوەی خراپتر دەکا والله چلۆرەکانمان هەموو لێ دەگرێت هیچ بڕوانمان بۆ ڕفراندۆمی نییە. بەڵێ ئێمەش زۆر زۆرشمان پێ ناخۆشە کە وەژێتی نیشتیمانی کوردستان کاکە پەنات سەنگاوی دەرەخستیتەوە. بەڵێ کاک با بڵێن باوکی محەممەد ئێمە باس لە ئەنجامدانی ڕفراندۆم دەکەین تکە ئەبانەی بێنە لایەنێکی دیکەەوە تەوەرێکی دیکەیەوە بە شێوازێکی تر قسەی لەسەر دەکرێت ئەم بەرنامەکەی ڕۆمان باس لە ڕفراندۆمە. ئێستا ترسێک هەیە و دەوترێت ئەگەر ڕفراندۆم ئەنجام بدرێت ئەوانش نانیتەوە کە ئەو شتان کرد. بەڵێ دەست خۆش بێ قوربان. زۆر زۆر سپاس دەکەم باوکی محەممەد. سافیە خانمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو. باشتر بۆ بەڕێزت. بێزەحمەت بەفەندێکی کوردی دەست پێکەم. بەڵێ ئەڵێ مەیلین لە خۆیان نەبوو ئاڵم دەرکەوتە بوو. بەڵێ ئێمە میلەتێکین من مامۆستا بەڕع بە معاشر ئەوان وەسەردەمی ئاغاڵدەرە بەس بە نەرچووە تازە کاتی ئێوەیەوە بە خەڵک بە ڕفراندۆمە بۆکەن منێکە لەبەر کارەبای مۆدیدەدا ئەنیشم موبەریدەکەم ئاو هەڵنایە تازە بە تازە ئەو ڕفراندۆم و دەمدانی بکەیت والله ئەگەر شاپواریش نەبێت دەنگی ڕازای ناڕازیش نەبێت صحابە زیینی بێتەوە پێم بڵێ دەنگ بە بەم حکومەتە ڕفراندۆم ئەکا هەر بە نەخێر دەنگی بۆ بەڵێ سافیە خان ئێمە بەڵێ زۆر باشە سافیە خان ئێمە باس لە دەنگانەکە ناکەین باس ئەوە دەکەین ئایا ئەگەر ڕفراندۆم ئەنجام بدرێت ئەنجامدانی ڕفراندۆمەکە بە بەڵێ بەدیا بە نەخێر چ کاریگەرێکی لەسەر بارودۆخی ئێستامان دەبێت بارودۆخی خراپتر دەکات چاکتری دەکات
پێم وابێت پەیوەندیەکەی سەفیخان قەتع بوو کێمان لەگەڵە کاک ئەحمەدمان لەگەڵە لە ڕاپەڕینەوە فەرمو کاک ئەحمەد زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد ئەوانەی ئەو خۆزلانە دەکەن هەموو کارمەندی ئیزبەکانن هەموو ئەفکاریان بۆ دەستەماڵەوە ئاگایان لەبارەی گوزەرانی خەڵک نییە ئەسوو زەلامەکی ئیزبی دیوە لە هیچ ئیزبەکی بە ئیزبەکە ئێوەشەوە دەگەیتی کەست دیوە یعنی بۆلمونە ئەمن ئەو سارانە لە بکار مەسعودی دادەبێن بە ئەوەی غرامن پارتیش دیوە دەگەیتیان دیفاع لە پارتیکەوە هەموو خەڵک دەزانن بەڵام ئەو سارانە لە بکار مەسعودی دوور هەر لە بکار مامەسعودی باتیلی دەبێنن هەموو ئیزبەکان بەبێ ئیستا دائما وەکو هاوڵاتیان ڕێفراندۆم لە ساڵی 1992 لایەن لەخلافەوە بەڵێ کاک ئەحمەد پێم وابێت دەنگی جەنابەت باش ناگاتە ئێمە ئەگەر بتوانانی جارێکی دیکە هەوڵ بیتەوە پەیوەندی بکەیتەوە شوێنەکەشت بگۆڕی باوکی ئەحمەدمان لەگەڵە لە هەولێرەوە فەرموو باوکی ئەحمەد کاک ئەحمەد السلام علیکم زۆر سپاس دەکەم باوکی ئەحمەد دەست خۆش بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس دەکەم وەڵی ئەمن داواکارم زولم نەمینێ ئەگەر زولم نەما ڕفاندۆم ناتابێ باوت ئەتو زولم حەبی لە وڵاتە تا ئەو گەندەڵی ئەوها بەردەوام بێ لە پاشەوەی بکرێ و نەکرێ هیچ شتێک ناگۆڕێ بەس کاتێک ئەگەر زولم نەما لە هەر کاتێک زولم نەما لە وڵاتێکی ئەوها ناخۆمە وەکو برات بژین و وەکو مسلمانێک بژین کەوا قورئان منهەجی ژیانمان بێ باش ئەگەر زولم هەبی ئەتوکو سەر دەکەوی سەرکەوتن بە بەچی دێنی ئەتو دەبی کەسانێک دابنێ دەست پاک و ڕێک و فێک بن باشە باوکی ئەحمەد لە دوایە لە ئێستادا ئەنجامدانی ڕیفراندۆم بارودۆخمان باشتر بکات یاخود بارودۆخمان خراپتر دەکات بەڵێ باوکی ئەحمەد پێ دوایە ڕیفراندۆم لە ئێستادا ئەنجام بدرێت بارودۆخمان باشتر دەکات یاخود خراپتری دەکات نەخێر خراپتر دەکات دوا بخرێ باشترە بەڵێ لە دوا بخرێ هەم کەس دەگەر ڕیفراندۆمی هەم کەس دەگە سەرکەوتی وڵاتی خۆمان بەس دوا بخرێ باشترە بەڵێ سپاس بۆ باوکی ئەحمەد لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕەمەزانمان لەگەڵ لە شیرازیەوە فەرموو کاک ڕەمەزان شەوانی بەڕێز باشی زۆر سپاس دەکەم بەڵێ بەڕێز السەبارەت سیارەتە ئەوری دەستخۆشیش بەڕۆمەدەتیان بۆ دەستاتێ سپاس بۆتە کاک ڕەمەزان سەبارەت سیارەتە گیان ڕێفراندۆم گەڵێکی باشە بۆ هەرێما کوردستانê بەڵێ برێمە پرسیارێکی هەیە بۆ هەرێما کوردستانê بە تایبەتی لە هەنەکانی هەرێمی کوردستان ئەگەر لە هەنێن هەرێما کوردستانê نافماڵە خۆ نەپارێزن و پەرلەمان کارا نەکرێتەوە ئەو کاتە ڕێفراندۆم بە چی بەڵێ ئەگەر لە هەنێن سیاسی هەرێما کوردستانê بگەنە حەلێک ئەو کاتە هەرێمی کوردستان چه لایەنی کورد بیت یان هەر لایەنێکیدا بیت کوردستان ڕێفراندۆمەکە بە 800 من پێم وایە دەنگەکان بەڵێ بینیتەوە زۆر باشە پێ دوایە کاک ڕەمەزان ئەنجامدانی ڕێفراندۆمەکە بەگشتی ئەنجامدانەکەی نێژگەلە ئەوەی کە دەنگ بەبەڵێ دەدرێن دەن بەنگە خێر لەم کاتەدا کە ڕێفراندۆم ئەنجام دەدرێت بارودۆخمان دەگۆڕێت ئەم ئەنجامدانی ڕێفراندۆمە دەبێتە کلیلی چارەسەیری قەیرانەکان یاخود نەخێر قەیرانی دیکە زیاتر دەکات و هاوڵاتیان بە قەیرانی دیکە ئاشکرا دەکات ئینشاءالله بارودۆخەکە باشتر دەبێت و خەڵکی هەرێما کوردستانê باشتر بژیوی دەست دەکەوێت بەڵێ من گوت ئەگەر لایەنەکان نەگەنە حەلێک ئەو کاتە ڕێفراندۆمەکەژی شکەستنە بەس ڕێفراندۆم باشە تشتێکی خراپ نینە ئەم ژوەکی هەرگە دەوڵەتێکی تمە دەوڵەتە خۆ هەبیتن ماجي نخوشيات ديتي ماجي دار بدنيات ديتي ماجي كود ماجي بيت بينا دولات بس عطا كنجي بله باش زار سپاس بله سپاس بۆ کاک ڕەمەزان لە شیلاتزیەوە لەگەڵمان بووی کاک ڕەمەزان سپاس بۆ پەیوەندیەکەت کاک خەدرمان لەگەڵا لە پیرەمەگرونەوە فەرموو کاک خەدر سلام علیکم باشی علیکم السلام ورحمة الله من باشم جنابت باشی کاک خەدر ئینشاءالله بەینەزی خوای گەورە ئەو ڕێفراندۆمە سەر دەکەنەوە بە سەرکەوتووی نەزاحەت بێنێ زۆر باشە زۆر باشە زۆر باشە کاک خەدر پێ دوای ئەنجامدانی ڕێفراندۆمەکە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست بکە بارودۆخمان باشتر بکات والله ئینشاءالله بەئیزنی خوای گەورە بارودۆخمان زۆر باشتر دەبێت و سەر بۆ دەخۆ دەبین و دەبینە وڵاتی سەربەخۆ بۆ نەوەی نەوەشمان بۆ سەدام پشت و بۆ هەموو گەلوونیشتیمانەکەمان ئازاد دەبێ و زۆر خۆشی دەبێ بەڵام بە کوێرایی ئەوانە شتە دەستی ڕێفراندۆمە ئینشاءالله ئەوانە هەر خۆیان لەناو دەچن نەکە بیاقەیانمان لەناو بەرن بەڵێ بەڵێ سپاس وڵاتەکەمان پڕخێر و بەرەکەتە ئەگە خوازیکە نەزاحەت بێنین دەستەوین
زۆر باشە کا خدر ئێمە باز لە ئەنجامدانەکەیەکەین باز ئەوە ناکەین کە دەنگی بەڵێ بێنێت یان بە نەخێر بێوەبان ئێمە ناژڵین لەگەڵ بەڵێیان یان لەگەڵ نەخێراین ئێمە ئەڵێن ئەگەر ڕیفراندۆمەکە ئەنجام بدرێت باش شێوازێک بێت دەنگی بەڵێ بێنێت یان دەنگی نەخێر پێ دوایە ئەنجامدانی ڕیفراندۆمەکە کلیلی چارەسەری قێرانەکان دەبێت یاخود نەخێر قێرانی دیکە دروست دەکات والله ئینشاءالله زۆر باشە زۆر باشە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کا خدر بەڵێ سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەکەم کە ئیبراهیم عەلی دەڵێت ئەگەر واستا جەمەلۆنی پێ دروست نەکرێت ئەیبێ باڵەخانی پێ دروست بکەی ئەمە ڕێی هاوڵاتیەکە جاسم چیمانیمان لەگەڵا لە موستەفا فەرموو جاسم چیمانی ئەم کاتەتان باشتر بۆ بەڕێزت بەڕێزی زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاکە گیان ئینشاءڵڵا بەدڵنیەیە و سەرکەوتووەبی لەم ڕێفراندۆمە کاک جاسم ئێمە باس لە سەرکەوتنەکەی ناکەین ئێمە باس لەوە دەکەین کاتێک کە ئەنجامی دەدەی کاتێک مەسەڵەن بە ڕێفراندۆمەکە ئەنجام دەدەی بەبێ دەنگی بەڵێ و نەخێر بەبێ ئەوە کاتێک کە ئەنجامی دەدەی ئیتر بە بەڵێ بێت یان بە نەخێر بێت لەو کاتی ئەنجامدانەدا ئەتوانێت ئەنجامدانی ئەو ڕێفراندۆمە کارگەری لەسەر بارودۆخمان بێت بە باشەیە بە خراپە هەر کەسێک کورد بێ دەبێت بە بەڵێ دەنگ بدا سپاس بۆ کاک جاسم سپاس بۆ پەیوەندیەکەت دلاوەرمان لەگەڵا دەربەنی خانەوە فەرم کاک دلاوەر باسی جناب دەکەم ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەم کاک دلاوەر بەڕێزم سەبارەت بە ڕاگەاندنی دەوڵەتی کوردی بانایی بنین کاک دلاوەر گیان کاک دلاوەر ئێمە ئەڵێن مەسەڵەن ئەگەر ڕیفراندۆم ئەنجام بدرێت بارودۆخەکەمان باشتر دەبێت یاخود نەخێر خراپتر دەبێت ئاخر ڕوونکردنەوەی بدەمە بەڕێزێ ڕوونکردنەوەی بچووک بەڵێ بەڕێزم کاتی خۆی لە هەشتاکانت سەدام حوسێن ئەوەی فیراری بکردایە لە ژێر شەهرا گوێی ئەبڕی ئەوە هەموومان ئێزانین بەس لە ئێستا جارە بە دەوڵەت دەبووین کەس ناوێرێ ڕخنەی لەم حکومەتە بگرێت بەس شکر بەخوا بێ ئێمە لە ناوچەی سەوڵ مەجالی ئەوەی دێین کە ڕخنە بگرین بەڵام چێن بەخوا بێ ئەگەر ڕۆژە ڕۆژان ئەم دەوڵەتە ڕابگیرێ بە ناوەی حەزبێکەوە کە لستی ریزەردە والله ئەوەی ڕخنەیە بگرێت تەنانەت داوای موچەکەی خۆی بکات لەسەر شەهادە ئەبێ گوێی بۆڕم تەنانەت داوای بەفیترێشن موچەکەی خۆی بکات داوای ئاوکارەبات کاکە ماوێکی سەرەتاییە ئەبێ لەسەرەوە بەڵێ کاک دلاوەر سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ پەیوەندیەکە جنابەت کاک دلاوەر کاک تەهامان لەگەڵ لە بناری کۆسرێتەوە فەرموو کاک تەها السلام علیکم عەلەیکم السەلام ورحمەتوڵڵاه باشە بەڕێزم زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە دەوێتم زۆر سپاس بەڵای بەڕێزم لە دوای ڕێفراندۆم بارودۆخ چۆن لە 2013-2014 تا ژیان خۆش بوو بگرە بەڕای من پێم وایە کە لە دوای ڕێفراندۆمەکە بارودۆخە زۆر لەو باتە خۆشتر دەبێت بەڵێ جەنابەت کاک تا پێ دوایە ئەنجامدانی ڕێفراندۆمەکە دەبێتە کلیلی چارەسەری قەیرانەکە بەدڵنیایی و چارەسەری بەڵام ئەگەر هەندێک لایەن هەندێک ئاژاواتی لێگەڕن و لایەنەکان کاک تا ئێمە باس لە لایەن ناکەین ئەنجامدانی ڕێفراندۆمەکە ئەگەر ئەنجام بدرێت یعنی باس لە لایەن ناکەین ئەگەر ئەنجام بدرێت باشە بێت یان خراپە بێت ڕێی جەنابەت بەدڵنیاییەوە ئەگەر گۆڕان و کۆمەڵ لێگەڕان زۆر باش دێت بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی کاک تا سپاس بۆ جەنابەت بەڵێ ئیبراهیم عەلی دەڵێت ئەگەر واستا جەمەلۆنی پێ دروست نەکرێت دەچی باڵەخانی پێ دروست بکەی محەممەد ئەولاد دەڵێت کێشە لەوە دانیە بارودۆخمان باشتر دەبێت یا خراپتر دەبێت کێشە ئەوەیە ئێستا بارودۆخەکە خراپە نێژیڤان دەڵێت وەکو خۆی ئەمێنێتەوە لەوانە شەکەمێک باشتر بێت ئامان هەورامی دەڵێت ئەگەر کورد وەکو ئێستا پەرتەوازە بێت بە دڵنیاییەوە خراپ دەبێت باوکی ئاسۆمان لەگەڵ دووسماتەوە فەرموو باوکی ئاسۆ خراپ دەبێت بەڵێ لەبەرەوەی ئەم دەوڵەتەی کوردی هیچ ئاساسێکی نییە بەڵێ لە گەندەڵی زیاتر و دزی و حزبەتی زیاتر هیچ ئاساسێکی تیان نییە بەڵێ دەستخۆشی بەرنامەکە دێکەم و خواهات زۆر سپاس دەکەم کاک سەمانمان لەگەڵ لەو لێرەوە فەرموو کاک سەمان باشە قوربان زۆر سپاس دەکەم کاک سەمان سەبارەت بە تەوەرەکەو بەڵێ بەڕێی من ڕێفراندۆم ئەنجام بدرێیان هیچ خۆشگوزەرانیە دروست ناکات بەڵێ پێ دوای دۆخەکە باشتر ناکات کەسی دکتۆرمان نییە ئیدارەی وڵات بات و هەمی فەقیر و هەژارا بێت بەڵێ ئیتر من ئەوەنێ بۆ چوونم هەیە و ئیشەڵڵا بەشم خوا باشت کە باش کاک زەمان پێ دوانی ئێستا
ئەنجامدانی ڕیفراندۆمەکە با بڵێن کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست بکات کە مەسەڵەن قەیرانەکانی بۆ چارەسەر بکات یاخود نەخێر قەیرانی زیاتری بۆ دروست دەکات و ئاشای دەکات بە قەیرانی دیکە بەڕێزم خۆ ڕیفراندۆم ئاسای سەحری نییە کە کێشەکان چارەسەرکە ئەدە ئەو کەسانی کە هەڵەچن بۆ کارە دڵسۆزی وڵات بن و بە دڵسۆزی و ئیشەکانی کەنێ چەند ساڵە جغرافیەوە سەر بە حکومەتی عێراقنە هەموو دەسەڵاتێکمان سەر بەخۆ بووە وایانە ئەگەر بەباشی بەڕێوەی بەرن ئەوە باشە بێت و بەباشی بەڕێوەی نەبن دڵنیا بە لە ئێستا باشتر نابێت چونکە نازانم بەڵێ زۆر سپاس کاک سامان سپاس بۆ پەیوەندیەکەت لە لێرەوە دەچینە کەرکووک و کاک ئاماژمان لەگەڵ فەرموو کاک ئاماژ باشی براکەم زۆر سپاس دەکەم کاک ئاماژ براکەمەڵای تەلەڤیزیۆن لانێ بەنامەکە لەسەر چییە؟ کاک ئاماژ پێت وایە ئەنجامداری ڕیفراندۆم بارودۆخمان باشتر بکات یاخود خراپتری دەکات بەرامبە ڕێزەکەم بەدڵنیایە باردۆخمان باشتر دەکات دەهێندە ئێستا باشتر دەکات لەبەرەوەی سەربەخۆ بۆ هەموو لایەکە سەربەخۆ لەو زوڵم و چۆسانێ دەوزگارمانەکە ئێمە باردۆخمان باشتر دەکات بەڵێ من دڵنیایەتم هەموو وڵاتانی کوردستان زۆر باش باردۆخمان دەها باشترە دەرەبەرەی دەنگدان بە بەڵەیە باشە کاک ئاماژگەرمە باس لە دەنگدان بە بەڵەکە ناکەین باس لە ئەنجامدانی ڕیفراندۆمەکە دەگەین بەبێ دەنگدانی بەڵێ و نەخێر هەر دەنگێکیان مەسەڵەن زیاتر بێت یان سەرکەوتوتر بێ بە بەڵێ یا بە نەخێر باس لە بەڵێ و نەخێرەکە ناکەین باس لە ئەنجامدانەکەیەکەین پێ دوایە ئەنجامدانەکەی کاریگەری لەسەر دۆخیاری کوردستان بێت بەڵێ ئەبێ دەنگی بەڵە زیاتر بێ براکە لەبەرەی ئەبێ ئینشاءالله دەنگی بەڵە سەرکەوتووە بین لەبەرەی هەموو ملەتی کورد چارەیە و ڕۆژێت ئێمە چەند ساڵە لە زۆڵم و چۆسایەژێ لەبێ چارەی بسپێنجینەوە بکە بە هەموو ئەوچێستا سندوقی دەنگدان دەنگ بە بەڵێ بکەن لەبەرەی هەموو بۆ پەیوەندیەکەت کاک ئاماژ سپاس بۆ تۆ کێمان لەگەڵا کاک موەیەدمان لەگەڵ لە کەڵکچیەوە فەرموو کاک موەیەد زۆر سپاس دەکەم کاک موەیەد سەبارەت بە پرسیارەکەت بەڕاستی بەرنامەیەکی جوانە بەڕاستی پێم وایە لە دوای ریفراندۆم خۆشگوزارانی زیاتر دەبێت و خەڵک دژی ژیانی باشتر دەبێت چونکە کوردستانی ئیشێکی بە عێراقی عەرەب نامێنێتن دەبێتە خاوەنی دەوڵەتی خۆی دەتوانێت قەرز لە نێودەوڵەتیەکان وەربگرێت و کوردستان خۆشگوزارانی پێیا بێتن بەردەوام دەبێتن لە کار جوانەکانی و دەوڵەت ئینشاءالله ڕابگەێنرێتن خۆشتان لێ دەکەم بەڵێ سپاس بۆ کاک موەیەد سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان محەممەد ئەوڵات دەڵێت کێشە لەوە دانیە بارودۆخمان باشتر دەبێت یا خراپتر دەبێت کێشە ئەوەیە ئێستا بارودۆخەکەمان خراپە نەشیروان دەڵێت دووکو خۆی ئەمێنێتەوە لەوانەیە کەمێک باشتر بێت ئاماج هەورامی دەڵێت ئەگەر کورد وەکو ئێستا پەردەوازە بێت بە دڵنیاییەوە خراپتر دەبێت شێرزاد محەممەد دەڵێت بێگومان خراپتری دەکات دایکی هیوامان لەگەڵ لە کەرکووکەوە فەرموو دایکی هیوا مەرحەبا کاکە مەرحەبا دایکی هیوا چۆنی باش زۆر سپاس دەکەم زۆر عیبە بۆ کەسا لێە گەندەری هەیە و هەلێ ئەنفرادۆ خراپە و عیبە بۆ ئەم کەسە خەڵک وارێت ئەوە کورد نییە وارێت دایکی هیوا پێت وایە ئەنجامدانی ڕیفراندۆم بارودۆخیاری کوردستان بگۆڕێت عیبە بۆ کەسە ئەوە کورد نییە وارێت بەڵێ دایکی هیوا ئەنجامدانی پێت وایە ئەنجامدانی ڕیفراندۆم بارودۆخی یاریمی کوردستان باشترەکات یا خراپتریەکە گیان طبعا باشتريها طبعا باشتريها بله انت چی عندك لو زياد بله داکیوە بەڵێ سپاس بۆ دایکیوە سپاس بۆ پەیوەندەکەت کاک بەرزانمان لەگەڵ لە کەڵکچیەوە فەرموو کاک بەرزان باشتر بۆ جەنابەت کاک بەرزان دەستخۆشی کارەکە دەکەم زۆر سپاسم کاک بەرزان ئەزانی با ئێمە هاوڵاتی کسی بە حەماس وەقفە نەکەین لای خۆمانەوە چۆن زۆر بەداخۆ پشتێک بە تاریخەکەین سەبارەت بە پرسیارەکەی تۆ من پێ دەڵێم بە دڵنیاییەوە بەرەو خراپتر کارێکی تاریک زۆر تاریک کە چاومان نابینێ یەک بۆستێکە ئەگەر ئەم بە دڵنیایی وەکو زەنی وەکو چیمان لێدێ مادام یەک شخصی خۆی دەکا بە ساحە وەکو سعودیمان لێدێ مناڵێک لەدایک بێ ئەمیر بێ کە چاو خۆی بکاتەوە ناوی چۆن من ئەمڕۆکە لەگەر ریفراندۆمێکە ئەبم کە نەدانم بەرەو کارا بچم
بەدڵنیاییەوە تۆ ئەگە لە خەلکی کوردستان نەک لە سەرزاری دەویان شکاوە لە سەرزاری دەویان ببستی ئەکێت ئەلێ بەێ بۆچکە موچێک ئەخوا بەڵام ئەگە لە ناخەکەیە بپرسی لە دەبەری بابینانە قەسەم بە خواستەکان حەشیدن بەڕیفران دەنگ بە بەڵێنەکە نادا چکە بۆ هیچ شتێک پێشامان ڕوون نییە پێشامان ڕوون نییە کە من دەنگ بە ڕیفراندۆمە بدەم بەرەوە کارێکی کاک بەرزان سپاس بۆ پەیوەندیەکە جەنابەت من هەرۆنە بدەفە دەبوو سپاس بۆ تۆ کاک ئەحمەدمان لەگەڵ لە سلێمانیەوە کاک ئەحمەد کۆتا پەیوەندیە کاک ئەحمەد فەرموو باشی برا زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد ئاوەڕێزی براکەم سپاس بەڵێ کاک ئەحمەد دەگەوێت دەنگی بەڵێ سەرەکەوێ کاک ئەحمەد باس لە دەنگی باڵە ناکەین پێت وایە ئەنجامدانی ڕیفراندۆم بارودۆخەکە باشترەکە دیان نا باس لە دەنگی باڵێ نەخێر ناکەین بە دڵنیا باشترەکە براکەم با هەوڕێکتان بۆ بڵێم هەورا سپاس بۆ کاک ئەحمەد با هەوڕێکتان بۆ بڵێم هەورا سپاس بۆ کاک ئەحمەد بەڵێ بەڕێزان بەم شێوەژاتینە کۆتایی بەرنامەکە ئەمە هەمووی ڕای هاوڵاتیان بوو بێگومان ڕای جیاواز لە نێواندیاندا هەبوو ڕێزی محەممەد کەمال و تاوی هاوکارانم قوڵ فەرموو تا بەرنامەی تر و بێگەشتنەوەی تر بەخوا گەورەتان ئەسپێرم شاد و سەفراز بن خواتان لەگەڵ